سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان بە خێراتنی هەموو ئەندامان و چالاکان و میوانە بەڕێزەکان دەکەین. بەداخەوە ئەمڕۆ لە یادی 15 ساڵەی شەهیدکردنی سەردەشت عوسمان کە ناسراوە بە شەهیدی قەڵەم لێرە کۆبوونەتەوە بۆی دانەکردن و سەروەربوونی یاسا لە دۆزینەوەی بکەرانی ئەم کارە تیرۆریستیە و ئێستاش ساتێک بۆ وەستان بۆ گیانی پاکی شەهید سەردەشت عوسمان دەوەستین. تازەی ئامادەبووان و ڕۆحی سەردەشتی بەڕێز کە خۆی بۆ میلەتێکی دووڕوو کردە قوربانی کە چەندین ساڵە ئەم میلەتە دووڕووە هەر خەریکی هەڵبژاردنەوەی بکوژانی سەردەشتە. ئەوان کاتی هەڵبژاردن جنێویان بە یەکترەدا، بە جنێ و خۆشەویستە بوون لە ناو دڵی ئەم خەڵکەدا. لەلام سەیرە لە لای میلەت ئەوان بێ ئەتەکێت نەبوون، چونکە چەک و شەقیان هەبوو ئەوان دەمپیس و شێت نەبوون. بەڵام ئەگەر من بڵێم دز، بڵێم جەلاد، بڵێم گەواد، بێ ئەتەکێت و دەمپیسم خەڵکی یەکەم تووشی فەساد. خۆ لە فەرهەنگی کوردیدا ئەوان جنێویان داهێنا، خەڵکیان فێری جنێودان کرد، خەڵکیان بە کوشتن ڕاهێنا. کەچی ئێستا ئەوان هاتوون وانەی ئەخلاق ئەڵێنەوە لە کاتێکا گەل بەدەستیان لەژێر شەلاقت لێنەوە. گەلی سەرکز ناڵێ باشنین، ناڵێ شەلاتی و دەمپیسن، چون درۆ و دراویان لایە ناڵێن ئەمانە خەبیسن. منی بێچەک بڵێم بەهار ئەبێتە وشکی و سیسایی، بڵێم هەنگوین گەلی سەرکز لێم تێ ئەگەن بە پیسایی. بۆیە ئەڵێم یەک جار حکومەت 100 جار میلەت خاوەن خەتان، چارەی دووڕوویتان ناکرێ لێ پیسکردوون وەک سەرەتان. Ladies and gentlemen, today we gather to honor the memory of Sardash Osman, who was tragically killed 50 years ago by the PUK and PDK. His death is a stark reminder of the violence and oppression that still exists in our society. Sardash stood for the truth and justice. We condemn those who silences him and continue to threaten others who seek a better future. Their actions will never be forgotten, and we will not let them succeed in stifling our voices. As we remember Sardash Osman, let's commit to fighting for justice and accountability. Together we honor this legacy by standing against violence and advocating for brighter future for all. لە شاری گلاسگۆ لە بارۆلان کۆبینێتەوە ئامانجی ئێمە لەم کۆبوونەوە و لەم خۆپیشاندانە ئەوەیە دژی دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان بوەسینەوە بە هەردوو جوود بنە ماڵە و هەموو سیاسەتەکانی کە لە ئەو سیاسەتە گەنداڵانەی کە لە عێراقا ئەگوزەرێ. ئێمە داوامان وایە هەموو میلەتی کورد چیتر لەمە دووە سەپۆرت و پشگیری دەسەڵاتی سیاسی گەندەڵی کورد نەکات. سەردەشت عوسمانێکێکە لەو قوربانیانەی کە بۆ هۆی ئەوەی دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان پارتی تیرۆری بکات و شەهیدی بکات. ئێمە ئەمڕۆ لێرە بۆ ئەوە کۆبینەتەوە بۆ ئەوەی بەبیران بهێنینەوە ئێمە هەرگیز سەردەشت عوسمان و هەڤاڵانی لەبیر ناکەین ئەوانەی کە لە ڕێگەی ئازادیە گیانیان سپاردووە. مێشکیان پوچ و بەتاڵە، سەرانی بنەماڵە، مێشکیان پوچ و بەتاڵە. و ئەندامی ڕێکخراوی داکۆک چەند پەیامێکم هەیە و سەرەتاش بە چەند وتەیەک دەست پێ یەکەم. سەردەشت عوسمان قەڵەمێک وەک نمەباران و ئازایەتی هەموو ساڵێک لە بەهاردا دێتەوە. ئازایەتیەک وەک بەیداخێکی گەردنبەرز هەمیشە لە بەرزترین دوندی یادەوەری مێژوودا دەگەشێتەوە. مێژوویەک بە تامی داستانەکانی نەمری و سەرفرازی باوک بۆنەوەکانی دەیژێڕێتەوە. قوربانیەک شەوانە لە خەوی جەلادەکاندا بەخۆی و قەڵەم و وتارە بەنرخەکانی دەگەشێتەوە. سەردەشت عوسمان ڕقێکی زیندوو ئەمڕۆ ناسبەی، بەڵام ڕۆژێک هەردێ بەڕووی جەلاد و بکوژەکانی دابتەقێتەوە. پێشەکی زۆر بەداخەوەین کە ئەم ڕۆکە ئێمە لێرە کۆبووینەتەوە بۆ بەهۆی شەهیدی قەڵەم سەردەشت عوسمانەوە کە ئەمە دەرخەری ئەوەیە کە هیچ ئازادیەک هیچ مافێک لە وڵاتەکەی ئێمەیان نییە. هەر کەسێک داوای ئازادی کردبێت، داوای مافی کردبێت، یا لە کونجی زیندانایە یاخود شەهید کراوە. بەڕاستی لە چوارچێوەی عێراق و هەرێمی کوردستاندا هەر کەسێک داوای ئازادی مافەکانی کردبێت خراوەتە کونجی زیندانەوە و یان شەهید کراوە. بەڵام ئێمە وەکو ئازادی خوازان، وەکو چالاکوانان بەڵێن دەدەین کە هەرگیز بێدەنگ نەبین لە ئاستی ئەو هەموو زوڵم و ستەم و دەستدرێژەی کە دەسەڵاتدارانێکن لە ئاستی گەلەکەماندا. ئێمە بە دیار بەردێکەوە دانیشتین و چاوەڕوانی هەڵنیشانی وە خەریکە عومری نەوەیەک بەڕێ دەکەین و جورئەتی ئەوە ناکەین کە دەست بۆ ئەم توحفەیە ببین.
تا بزانین ئایا بەردەیان هێلکەیە، چونکە پێمان وایە کە زۆر ناسکە و لەوانەیە بشکێت، بەڵام نەوەیەک حەز دەکات مجازەفەی ئەم توحفەیە کەشف بکات و کە میلەتێکیان پێوە سەرقاڵ کردووە. ئەمە ئەو ئازادیە کە دەبێت لەسەریدا بنیشین و گومان لەبوونی نەکەین، بەڵام هەرگیز ئەو پرسیارە نەکەوتۆتە سەری پیاوەکانی دەسەڵاتەوە کە نەوەکانی ئەم مەملەکەتە لە چی ڕادەکەن. ئایا ئەوە ئازادیە کە گەنجەکانی ئەم وڵاتە ڕاوەنێن یا تاعونەکە ئەوانە کە بە ئازادی پێمانی دەفرۆشنەوە؟ بەدبەختی و کڵۆڵی ئەم پیاوە بچووکانەی دەسەڵات ئەوەندەیە کە پێیان وایە لەبەر ئەوەی دەتوانن قسە بکەین کەوا ئازادی هەیە. ئایا سیاسەتمەدارانی کورد دەکرێت بپرسن ئەی دوای ئازادی چی کوشتن یان لێدان یان نان بڕین؟ ئەوە نائارامی هەندێک لە ڕۆحی کووردە کە نۆکەری قبول ناکەن و نەک ئازادەکەی سوڵتەی کوردی هەرچی بەرهەمی ئازادی تفەنگە بەدەستەکانی بریتین لە کۆمەڵێک ڕەقیبەت و لەشکرێک لە پیاوی نۆکەری، وەلی نەقورگی ئێمە ئەوەندە بچووکە تا لەسەر خوانی ناشرینی ئەوان دابنیشێت و وە خەریکی خواردنی تیکەی شەرمەزاری بن، نەنوێژ بۆ خوداکەش و ئەوانیشان دەکەین تا بڕۆنە سەر بەرماڵەکەی ئەوان و وەلی ئەوان بە ئازارەکانی ئێمە دڵخۆشن. بەڵام بەدبەختی ئەوان لێرەوەیە کە ئەواندا دەزانن ئەتوانن ئازارمان بدەن، کەچی ئێمە دەمێکە پێمان وتون کە بمان بەخشن حەزمان لەم ژیانە نییە و ئەوان بۆمانی دروست دەکەن. لە ساڵیادی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس سەردەش عوسمان کە بە دەستی خوێنڕۆژ و مافیەکانی حیزبی پارتی تیرۆر کرا کە 15 ساڵ تێپەڕیەوە بەسەر ئەم کارە ساتەدا. سەردەش عوسمان نمونەیەک لە نێو سەدان کەسی بەناعە کوژراو لە هەرێمی مافیاگەری کوردستان. هۆی تیرۆرکردنی سەردەش عوسمان تەنها نوکی قەڵەمەکەی و دەنگی دلێری و بیری سەربەستی بوو. ئەو لە ڕێگەیەکە هەنگاوی دەنا بۆ ئەوەی پیشانی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان بدە کە حەق و مافی گەل چییە. گەندەڵی و مافیاگەری و کارە چەپەڵەکانی هەردوو بنەماڵەیە یەکێتی و پارتی گەیشتەوە ئاستەی نوکی قەڵەمی سەردەشت گڕ بگرێت و ببێتە دەنگ بڵێ ئیتر بەسە لێرە هیچ ڕێگایەک نەماوە بۆ دەنگی ئازادی گەل، هیچ سنوورێک نەماوە بۆ بێڕەوشتیتان، هیچ سنوورێک نەماوە بۆ کۆیلایەتی و نۆکەریکردنی داگیرکەران، هیچ یاسایەک نەماوە نەخرابێتە ژێر پێتان. وە لە دوای تیرۆرکردنی سەردەش عوسمان دەیان ڕۆژنامەنووس و چالاکانی تر تیرۆر کراون یان زیندانی کراون، بەڵام دەنگی سەردەش عوسمان و نوکی قەڵەمەکەی لەگۆ نەکەوتووە. سەردەش عوسمان بووە بەرنەمامێک لە پێش دەرگای هەموو ماڵێکی ئازادی خواست. ئێمە شەر لەسەر ئەو ڕێچکەیە بەردەوام دەبین، نەفرەت بۆ هەردوو بنەماڵەی یەکێتی و پارتی خائین و خۆکفرۆش و دیکتاتۆر.